سڵاتان لێبێ ئازیزەکانی هاوڕێم بە هیوای باشبوون دووبارە بۆ هەر هەمووتان وەکو ئەبینن ئەمڕۆ جلی تایبەتیم لەبەر کردووە ئەزانن بۆ چونکە ئەمڕۆ ئێمە لە یانەی ئەسپسواری گاردینیای پێم خۆش بوو کە ئەمڕۆ بەرنامەی گەشت و زانیاری بین بۆ ئێرە و کۆمەڵێک زانیاری بین بە هاوڕێکانم لەسەر ئەسپ و سوودەکانی ئەسپسواری ئەم وەرزشە سوودی چەندێک هەیە بۆ مناڵەکان لەگەڵمانابن لە گەشتەکەی ئەمڕۆمانە بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری زۆر باش ببیستن و لەگەڵیشیا ببینن کە ئێرە لە چەند بەش پێگاتەوە بەشەکانی ئەم یانەیە چیوچین لەگەڵمانابن لەگەڵ مناڵەکانە ئەگەڕێن و دەست پێکەین بە گەشتەکەمان بڕۆین با بڕۆین لەگەڵمانابن. هاوڕێکانم با بینە ئەم بەشە سەرەتا سێریکان ئێرەتان بینیوە پێشتر کەس هاتۆ بۆ ئێرە هاتوون کۆمەڵێکیان هاتوون کۆمەڵێکیان نەهاتوون کەواتە با سەرەتا بشزانم ناوتان چییە؟ باشە تۆ پێم بڵێ ناو چییە؟ ئاریاز لە پۆلی چەنی؟ سێ هەر بژیت تۆ پێشتر هاتووی بۆ ئێرە؟ نەهاتووی یەکەم جارتە؟ پێم خۆشە لە گەشتەکەی ئەم ڕۆمانە کۆمەڵێک زانیاری زۆر باژۆرەگری لەگەڵمان باشە تۆ زانی ئەسپ چییە خوا؟ سێوی زۆر حەز لێ بە تایبەتی ئەو کاتانەی کە ڕاهێنانە کردبێ بە ئەسپەکە و بتەوێ خەڵاتێکی بکەی پێویستە سێوی بێتێ دڵی زۆر خۆشە بێ. چۆنی تۆ ناو چییە؟ ئەو زینە بۆچی کڵاوکە و وەکو کڵاوکەی منە؟ کڵاوکەمان هەمان شێوەی وایە؟ بۆچی؟ ئەزانی بۆ؟ لەبەرەوەی تۆش ئەسپ سواری تۆ چەند ساڵی؟ 5 ساڵی هەر بژیت لە تەمەنێکی وا بچووکە ئەتوانی ئەو وەرزشە باشە بکەیت دڵخۆشی کاتێک ئەسپ سواریەکەیت؟ زۆر چاکە هەر بژیت دواتر ئەشە بینم بزانم چەندێک باشی لە ئەسپ سواریە باشە ئەی ئەو پوتانە چییە لە پێتە؟ چزمەیە ئەمە کەی بۆ ئێرە لە پێکەیت؟ بەڕاستە ئادەی ئەی ئەم چاکەتەشی هەستەکەم تایبەتە بە ئێرە جلەکانت تایبەتن؟ زۆر جوانن ئەی ئەو کڵاوە بە قیاسی سەری خۆت هێناوتەوایە لێرە ئەتوانی ئەگەر یەکێک بێت بۆ ئێرە بیاوێ ئەسپ سواری بکە وەکو من یان وەکو هاوڕێکانم ئەتوانێت کڵاو و جل و جزمە لێرە بکڕێت شوێنی تایبەتتان هەیە کەواتە دواتریش ئەڕۆی سێری ئەو شوێناکەین باشە هەر بژیت تۆ ناوت چییە؟ مەنسا بەخێر بێ بۆ گەشتەکەمان تۆش مەنسا پێم بڵێ تۆ بەدەر لە سێوەکەی کە ئەم هاوڕێمان وتی ئەسپەکەی خوا چیترە خوا ئەسپ؟ گەڵاو دانەوێڵە و گەنم و ڕاستە؟ زۆر چاکە دڵخۆشی لەگەڵمان هەر بژیت تۆ ناو چییە؟ لێوان چەند ساڵی لێوان؟ نۆ هەر بژی سەرکەوتوبی لێوان تۆ ئەزانی ئەسپ چاوەکانی لەکوێن ئێستا ئێمە دەم و چاومان وا دروست کراوە کە چاوەکانمان لە پێشەوەیە ئەسپ چاوەکانی لەکوێ وەکو ئێمە لە پێشەوەیە؟ ئەی لەکوێیە؟ نا لە تواوە نییە ئەگەر لە دواوە بێ چۆش دەبینێ؟ لە تەنیشتەوەیەتی لەم لاولاوەیەتی لە چەپ و ڕاستەوەیەتی جا بەهۆی ئەوەی کە چاوەکانی لە تەنیشتەوەیەتی بۆیە ئەتوانێت ئەسپ بە گۆشەی 360 پلە شت ببینێت ئەو ئەڵێ بەخێر بێن بڵێن زۆر سپاس ئەسپەکە زۆر جوانە. تۆ زانی ئەوڵێ چی؟ تۆ لە ئەسپ سواری یایت و لەگەڵ ئەسپا بووی ئەڵێ چی یادی بۆمان باسکە؟ ئەڵێ بەخێر بەڕاستە؟ ئەی تۆ پێی بڵێ زۆر سپاس. تۆ ناوت چییە؟ دارین تۆ لە پۆلی چەنی؟ 6 هەر بژی دارین تۆ پێم بڵێ پێشتر ئەسپت لە نزیکەوە بینیوە؟ بەڵێ. لەکوێ بینیتە؟ لە دووکان. لە دووکان؟ ئەی سەرکەوتویت؟ بەڵێ. کاتە ئەسپ سواریت کردووە؟ بەڵێ. ئەی کەسی گەورەتر لە خۆت لەگەڵا بووە؟ بەڵێ. زۆر چاکە ئێوەش هاوڕێکان ئەمڕۆ بۆیە هێنا من بۆ گەشتەکەمان بوو ئەوەی کە کەسێک شارەزا بێ فێری ئەسپ سواریمان بکات و لەگەڵیشە ئەگەر توانیمان تۆزێک ئەسپ سواری بکەین خۆمان باشە کاتە ئەگەر ئەسپتان بینی تۆ ئەزانی ئەگەر ئەسپ بینی ئەبێ لە پێشەوە بۆستیان لە دواوی لە پێشەوە. بۆچی لە پێشەوە؟ بۆی لە خەمان لێ نێت وایە؟ کاتە نابێ ئەسپ بچنە دواوەی
تۆ ناو چییە؟ ئارۆ ئارۆ چۆنی ئارۆ وەڵا باشم دڵخۆشی ئەمڕۆ لەگەڵمانای بەڵێ تۆ پێشتر ئەسپی بینی وەکو ئەم هاوڕێمان نە نەوبینیوە؟ ناخێر کەواتە ئەمڕۆ ئەسپە بینی ئەها ئێستشدانێکی لێ بە زۆر ئەمزام خەوتووە تۆ زانی ئەسپ چۆنە خەوێ؟ بە پێوە بە پێوە خەوێ هەر بژیت ئافرم زۆر چاکە ئەی تۆ ناو چییە؟ ساند سەهەن تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی شەشم شەشی هەر بژی سەرکەوتوبی لەگەڵ خوێندن چۆنی؟ ڕعیب باش زۆر چاکە لە زانستا باسی ئەسپتان کردووە؟ ناوەڵە باستان نەکردو مامۆستا باسی ئەسپی بۆ نەکردون کێشەنیە ئەمڕۆ لە گەشتەکەمانە کۆمەڵێک زانیاری باش وەرەگری دواتر لەگەڵ هاوڕەکان تا باسی بکە باشە هەر بژی تۆ ناو چییە؟ موبین واتای چییە؟ ڕوون واشکدا ڕوون و ئاشکرا هەر بژیت باشە بە ڕوون و ئاشکرا پێمان بڵێ ئەسب لە کیۆ هەناسایە لە لوتیان لە دەمی لە لوتی هەر بژی ئەزانن ئەسب ئاژەڵێکە کە ناتوانێت لە ڕێگەی دەمەوە هەناسە بە سێمەتوانین لە ڕێگەی دەمیشمانەوە هەناسە بین بەڵام ئەسب ناتوانێت تەنها توانێت لە ڕێگەی لوتیەوە هەناسە بە تۆ ناو چییە؟ ئەیناس ئەیناس؟ بەڵێ ئەیناز واتا چی؟ زۆر بەناس زۆر بەناس تۆ زۆر بەنازی؟ بەڵێ باشە پێم بڵێ تۆ ئەسپت خۆشەوێ؟ بەڵێ کاتە پێویستە چی بکەین کاتێک ئەسپ ببینین؟ پێویستە ئازاری بین یاخود پێویستە کە بە شێوەیە گرنگی پێ ببین کە هیچ کەس لە هاوڵاتیان و هاوڕێکانمان زیانی پێ نەگەن وای لێ نەکا کە ئەسپەکە دڵی ناخۆش بێت ئەبێ گرنگی پێوێ ڕاستە ئەشبێکت برسی بۆ خواردنی بێنێ وایە بەڵێ هەر بژیت تۆمان ماوە هاوڕێکەم خۆ نەناسانەوە وایە ناو چییە؟ درود لە پۆلی چەنی؟ یەک تۆ ئەسپە بینیوە لە نزیکەوە؟ نەبینیوە؟ زۆر چاکە ئەمڕۆ پێکەوە ئەیبینین حەزت لە چ ڕەنگە؟ سوور ئەی حەزەکەی و ئەسپی کە ئەمڕۆ ئەیبینی چ ڕەنگ بێ؟ ڕەش؟ ئەم ئەسپەمان ڕەشە ئێستا ئەسپی سپیە بینین ئەسپی ڕەنگا و ڕەنگی تریشە بینین لەگەڵ مانابن با بڕۆینە پێشتر سڵاو لێبێ باشی وەرن هاوڕێکانم وەرنە لامانەوە خۆ بناسیێنی بۆمان من ڕۆژەم لایەنی ئەسپسواری گاردینیا لە لێرە کارمەندم و لەگەڵ ئەسپەکانە کارە زۆر چاکە هاوڕێکانم وەرنە نزیکتر با بە باشی گوێتان لێمان بێ باشە هەر بژین زۆر خۆشحاڵین با لەوە دەست پێ بکەم کە ئەم یانەی لە چەند بەش پێگاتووە یانەکەمان لە چەند بەشێک پێگاتووە لە دوو گۆڕەپان پێک هاتووە لە دوو خانەی ئەسپسواری خانەیانی شوێنی مانەوەی ئەسپەکان و لە شوێنی شۆردنی ئەسپەکان لە دوکانێک کە کەلوپەلەکانی ئەسپسواری لێرە ئەفرۆشتێ لە لای ئێمە پزیشکی تایبەتیشتانەیە بە ئەسپەکان بە تەکید ماگانە پزیشکی ڤێتەنەریمان هەیە خۆمان تایبەت بە ئەسپەکانە ماگانە یەت سەردانیانەکات بەلانی کەمەوە دوو جار بۆ سێ جار زۆرم پێ خۆشەکە بەو شێوازە گرنگی ئێن بە ئەسپەکان ئێرە شوێنی مانەوەی ئەسپەکانە وایە ناویان هەیە ئەم ئەسپانات هەر ئەسپێکونایەکی تایبەتی خۆی هەیە زۆر باشە زۆر جوانن ئەم ئەسپانەی ئێرە زۆرم پێ خۆشەکە بەو شێوازش گرنگیان پێن پێم خۆشە بڕۆینە بەشێکی تر بۆ ئەوەی کە ئەو بەشانی کەش ببینین وەرن هاوڕێیان بەلاتانەوە جوان بوو ئەم شوێنە ڕۆژان خان چەند جۆر ئەسپتان هەیە لێرە لێرە چەندین جۆر ئەسپی لێ ئەسپی کوردی لێ عەرەبی لێ تورکی لێ هەر یەکە و نایەکی خۆی هەیە و تایبەتمەندیکی خۆی هەیە زۆر چاکە چۆن ئەیان ناسنەوە هەر کەسە و یعنی کە ناونە ئیتر تەواو لێرە لێرە خۆیان زۆر باشە زۆر چاکە ئەی هەر کەسە و هەر کارمەندە و تایبەت ئەسپێکی خۆی هەیە کە ڕاهێنانی دەسەر بکات هەمووی ڕاهێنانیان پێکراوە ئەسپەکان بەس ئەو کارمەندانەی کە لێرن تایبەتن بەناو گۆڕەپانەکە زۆر هەر کەسە و کارێکی خۆی هەیە لێرە زۆر چاکە کەواتە ئەسپەکانیش ڕاهێنراون بن زۆر باشە پێتان خۆشە بێ بڕۆینە بەشێکی تر پێم خۆشە ئەو بەشە ببینین وابزانم لە نزیک ئێرەوەیە کە وەکو فرۆشتنی ئەو پێداویستیانەیە کە بۆ ئەسپسواری بەکار ئەهێنرێت چەند جوانە ئەم بەشەش سەلام ئەم کڵاوانە وەکو کڵاوەکانی منە وەرن هاوڕێکانم وەرنە ئێرەوە فەرمو بڕۆنە ئەوێ بۆستن زۆر چاکە
با لەو دەست پێ بکەین ئێرە لە پێداویستەکانی ئەسب پێک هاتووە بۆ کەسێک کە بیەوێت بیکڕێت لێرە چی و چیتان هەیە پێداویستەکان چی و چین لێرە هەموو پێداویستیکی ئەسب سواری لێە بەڵێ. ئەم ئەوی تۆ بتەوێت بۆ ئەسب بەکار بێت تەنانەت ئەو کەسانەشی کە ئەسب سواری ئەەکەن هەر لە پوتە لە پانتۆڵە جلی ئەسب سواریە کڵاوە گێترێ دەستکێشە هەمووی لێ و ئەوەشی کە بۆ ئەسب بەکارێت لە لغاوە ئاوزەنگیە زیینە ئەمانە هەموو شتێکی لێرە زۆر چاکە پێداویستەکەی ئەسب خۆی چی بۆ بەکارێت بۆ هاوڕێکانم بۆمان باسکەی بۆ ئەوی کە لە بەرچاویان ڕوون بێت زیینی بۆ بەکارێت کامانن لەمانە ئەمە زیینە باشە ئەو زیینە هاوڕێن لە ژێر زیینەکەەوە ئەو ژێر زیینانەی بۆ ئەبەسرێت کە لە ئەرزەکەی دانراوە بەڵێ ئەمە بۆ ئەوی کە پشتی زیانی پێنەگات و خۆشمان بە شێوەیەکی تەندروستانە بتوانین کە ئەسب سوارێکە بکەین ئەمە لغاوە بەڵێ بۆ دەمی ئەسپەکە بەکارێت لە چ کاتێکدا ئەو بەکارێت کاتێ بۆ ئەسب سواری زۆر چاکە ئەسب سواری پێکەی ئەبێ لەغاوی بکەیت بۆ ئەوەی کە مەترسی نەبێت زۆر باشە ئیتر ئەمانش دەستکێشەکانێکی لێ ئەمە دەستکێشەکە بەکارێت پوتی لێتەکانن بەڵێوانش کڵاوەکانە زۆر چاکە شتی شۆردنی ئەمە فڵچەیە بۆ شۆردنی ئەسپەکە بەکارێت بەڵێ لە دوای ئەوە شەوەکە ئەیشویت هەر لێرە ڕۆژانەمان هەیە ئەسپەکانە شۆنیان هەفتانەیان مان هەموو ڕۆژێک گەشوێت هەموو ڕۆژێک ئەیان شۆن لە زستانە گەرمکەرەوەمان بۆ داناون زۆر نیشا پێویست ناکات زۆر باشە ئەی کلکیان بۆ داهێنن زۆر جوانن تۆ لەبەرەوەی کە ئەسب سواری و هاتووی بۆ ئێرە پێشتر ئەسپ شتووە شتوتە بەڕاستە چۆنایی ئەمانت بەکارهێناوە بڵێ چۆن چۆنی شۆردوتە پێی بڵێ عادی بۆم باس بکە خۆی ئەسپی خۆی هەیە شتێکی بچووکی هەبوو لێرە خۆی ئێشت لەگەڵ کارمەندەکان چەند خۆشە منیش حەزەکەم ئەسپی خۆم هەبێ ئەسپەکەی تۆ ناوی چییە؟ نازگوڵ بەڕاستە ناوی نازگوڵە ئەی کە بانیەکەی نازگوڵ جواب تێتەوە زۆر باشە گوێتان لێ هاوڕێیان ئەم هاوڕێ بچووکەمان ئەسپی هەیە هەر بژیت سەرکەوتوبی زۆر باشە ڕۆژان خام بچینە بەشێکی تر با بڕێ شوێنی شۆردنی ئەسپەکانە کاتێککە ئەسپەکانە شوێن ئەیانکەینە ئەم قەفەزەوە هەمویان ئەم قیاسیان بۆ بێت بەڵێ دەرگاکەیدا ئەخەیت و بە ئاوی شلەتێن ئەیان شوێت هیتەریشان بۆ دانراوە بۆ ئەوەی کە ئەشۆرێت وشکەکرێتەوە بەڵێ هینێکمان هەیە پێ وترێ ماسیحە هی ئەسپە تایبەت بە ئەسپە بەوە ئەی شویت وشکەکەیتەوە جەدوای هیتەرەکانی بۆ هەڵەکەین و دەرگاکە داخین تاوشکە بێت تاوشکە بێتەوە ئەسپەکان ماوەی چنێکی تاوشکە بێتەوە جاری وایە نیم سەعات زۆر سار بێت زۆر بەس لە هاوین و بەهارا پێویست ناکات زوو شکە بێتەوە ئەنجابە بەیانیانیش زوو بشۆرێت بەیانیان زوو سەرمایان بۆی کە سەرمایان نەبێت زۆر چاکە باسی ئەوەت بۆ کردم کە هەر ئەسپە و ناوی خۆی لێ نووسراوە ئەو شتی کە بەکار ئەهێنرێت ئەو زین و ئاوزەنگی و لەخاوانەی کە لێرە بەکارێت بۆ ئەسپەکان هەر ئەسپەوی خۆی تایبەتە کە هەڵە واسرێوەخرێتەوە شوێنی خۆی نایخۆی لەسەر نایخۆی لەسەر کاتە دواتر بۆ هەمان ئەسب بەکاری ئەهێنەوە نایگۆڕن بۆی لیان خەڵت نەبێت زۆر باشە کاتە پێم خۆشە ئیسە بڕۆینە ناو گۆڕەپانەکەەوە بۆ ئەوی کە لە نزیکی شەو ئەسپەکان ببینین و دەستیان لێبین و خۆشەویستی خۆمانیان بۆ دەربڕین باشە با بڕین. هاوڕێکانم زیینە ئەها کە پێیوتین وتی من ئەسپێکم هەیە ناوی نازگوڵە ئەو ئەسپەکەیەتی زیینە ئەسپەکەتە بی بۆ کیۆ ئەیبی بۆ گۆڕەپان با بیبێن بێکەوە دی بزانم چۆنەی بێ نازگوڵ وەرە ئەدەی ئەو چی بوو ئەو دۆنا ئەدە بیکەرەوە زۆر چاکە با بڕات.
وەرن هاوڕێیان با بێنە ناوە ڕۆژان خان بەڕێتە ئێرە زەوێکەی چۆناییە ئێرە پێک هاتووە لەم لمە لەم لەمە لەبەرەوەی ئەگەر هەر کاتێک ئەشکالێک دروست بوو یا یاخود کەسێک کەوتن، کەوتە خوارەوە هیچ زیانێکی پێ ناگات. زۆر باشە ئەی وەکو ئەمە چەند قادرمەیەکی کەی لێە ئەو ئەمە بۆ پلیکانە سەرکەوتن؟ نەدانرا بۆ کەسانی کە ناتوانن سەر ئەسپەکە بکەون بۆیان دانین و خۆشمان هاوکاریەکەی. زۆر باشە ئەتوانن لەو ڕێگەیەوە سەر بکەون. بەڵێ ئەی چیتر ئەگەر لێرە ڕاهێنان بکەن سەرەتا لە چیوە دەست پێ بکەن؟ لێرە ڕاهێنەری تایبەتی خۆی لێە هەر کەسێ هاتە ئێرە و کۆرسی تایبەتیمان هەیە بەشداری کۆرسەکە بکات ئەتوانێت لە ماوەی مانگێکا بە تەواتی فێری ئەسپ سواری ببێت. لە ماوەی مانێکە ئەتوانن بە تەواتی فێری ئەسپ سواری بن. تەمەنی 8 ساڵیەوە ئەتوانێت بەشداری بکات. لە تەمەنی 8 ساڵیەوە زۆر چاکە تا تەمەنی چەند ساڵ ئەتوانێت بەشداری تا بکات؟ بەرەو سەرەوە بڕوا دەتوانێت. زۆر باشە هەفتانە ڕاهێنانەکەن لێرە ڕۆژانە یاخود هەفتانە ڕاهێنانەکەن خوێندکارەکان بەڵێ هەفتەی 3 ڕۆژە لە هەفتەیە کاتوانێت 3 ڕۆژ بێت لەبەرەوەی کەیت ئەچێتە سەر و ئەسپات گیانی تەشەنوجەکە هەتا وردە وردەڕایەت بۆی بتوانێت تەمرین بکات. زۆر باشە کەواتە پێم خۆشە لەگەڵەوەی باسی سوودەکانی ئەسپ سواریم بۆ بکەیت. ئەسپ سواری زۆر سوودی هەیە جێگەی مەلەو بۆ ئەگرێتەوە جێگەی جیمە بۆ ئەگرێتەوە جێگەی مەلە ئەگرێتەوە لەبەرەوەی کە مەلەوانی کاتێک مەلە ئەەکەی کەسی مەلەوان هەموو جەستەی ئەجوڵێ بەڵێ ئەسپ سواریش بە ئەمەش بە هەمان هەمان شێوەیە کە تۆ ڕۆیتە سەر ئەسپەکە هەر لە پێێتەوە ئەجوڵە هەتا قسە زۆر چاکە. باشە لەگەڵ ئەوەشە بیستومەکە ئەڵێن سووڕی خوێن چالاکە کات و سترێس واتە قەلەقی کەمەکاتەوە و زیاتر دڵخۆشە بیت و بۆ ئەو هەتاکو بۆ ئەو مناڵانەشی کە نەخۆشی تایبەتیان هەیە پزیشکیان هێنێ بۆ ئێرە ئەڵێ چارەسەرە زۆر مناڵمان هەیە کە بەردەوام مانگانە هاتون لەوانێ مانگی 5 کەڕەت بۆ 10 کەڕەت هاتە بێتن بۆ ئێرە سەوردە وردەکەمیان کردوێتەوە کە ئەیان بینینەوە ئەڵێن زۆر زۆر باش بوون. زۆر باشە بۆ حاڵەتی دەرونیش زۆر زۆر باشە هەتاکو بۆ ئینسانی گەورەش باشە گەر تۆ خەمۆکی کێشەیە مەشاکیلێک کە بەردەوام هەموو کەزەیەتی هەر کاتێ هاتی سەر ئەسپەکە کەوتی ئەو کاتە هێورە بیتەوە ئەزانی چەند سوودی هەیە. ڕاستە زۆر زۆر دڵخۆشم. هاوڕێیان پرسیارتان هەیە؟ کێ پرسیاری هەیە؟ کەس پرسیاری نییە؟ هەر خۆم پرسیارکەم؟ با بپرسم ئەسپ چییە خۆ؟ ئەسپ کاو جۆ و پرۆتین و زۆر زۆر یعنی ئەو شتانەی کە تایبەتن بە ئەسپەوە لێرە ئێمە پەرەی پێین زۆر زۆریشی حەز لە سێوە سێ و گێزەر. ئەی ئەگەر ئێستا بمانەوێ وەکو زینەی هاوڕێمان زیینە بوو لەگەڵ نازگو لا ڕۆشت ئەسپ سواری کرد بمانێ ئەسپ سواری بکەین چی بکەین لە چیەوە دەست پێ بکەین؟ لێرە کارمەندەکان هاوکاریتانەکەن ئەوانەی کە حەزیان لێ سەرکەون یەکەیەکە یانێرین بۆ سەرست. زۆر چاکە کەس لە ئێوە ئەترسێت لە ئەسپ سواری؟ ئەسپەکان هەموویان فەقیرن هیچ کێشەیەکیان نییە. ئەی کەس پێی خۆشە ئەسپ سواری بکە؟ ئەو هەموو هاوڕێمان کاتەما بڕین لەگەڵمان نابن هاوڕێیان ئێستا ئەڕۆین خۆشمان ئەسپ سواریەکەی.
هاوڕێکانم کۆتاییمان هێنا بە گەشتی ئەمڕۆمان کۆمەڵێک زانیاری زۆر باشمان وەرگر سووتان بینی لە گەشتەکەمان من زۆر هیلاکیش بووم لە ئەسب سوارەکە ئێوە ژیلاک بوون زۆر سپاس بۆ ڕۆژانخانیش کە ئەمڕۆ لەگەڵمانە بوو کۆمەڵێک زانیاری زۆر باشیانێ زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ هەر هەمووتان و زۆر سپاسی مناڵپارێزی شەکەین کە لە گەشتەکەی ئەمڕۆمانە ئەم دیاریە جوانە یا بە هاوڕێکەمان ئێستا منیش ئەیان نەمێ تا گەشتێکی تر بەخواتانە سپێرم و خواتان لەگەڵ.